بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمی ئاو و کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی دەڤەری سۆرانی ناچار کردووە ڕوو لە ڕووبارەکان بکەن بە مەبەستی خۆفێنکردنەوە و ڕزگاربوون لە بەرزی پلەکانی گەرما. بۆی پلەی گەرماوە لەسەردەم شار و ساروشکەکانی هەرێمی کوردستان گەرمایەکی زۆرە، هاتینەوە ڕووبار بۆ خۆفێنکردنەوە زەوێکی زۆر خۆشە لەگەڵ هاوڕێکان. جەوەکە گەرمە و هاوینە و بێکارەباییە و لەخوای بەزیادبی حکومەتەکەمان سێ نەوع کارەبامان هەیە، عام و مۆلیدە و ئی خۆمان وەچی هیچ ملەتێک نینە، ئیدی گەرمایە و دەگە برادەرانی وڕانان لێنێرە کاتەچ خۆش بەڕێەکەین و بەخوا وەکو مەزبعمان نییە ئەگە هەرشمان بێ، یعنی بەهۆی بەرزی نرخەکانیانەوە ناتوان گەنجەکان هەموو ڕوودەوێن دەرکەن یان وەکو پێویست پارەیان نییە تا ڕوودە مەزبعەکان کە ڕوودە ڕووبارەکانەکەن. بەخوای وەکو مەترسی بەڵێ هەیەی بەڵام هیچ چارەی نییە، دەبی هەر بەهۆی پلەی گەرمیەوە ڕوو لە ڕووبارەکان بکەن. دەڤەری سۆران بەوپێی ناوچەیەکی فێنکە و خاوەن سەرچاوی ئاوی زۆرە، هاوڵاتیانێکی زۆر ڕووی تێدەکەن. بەرگری شارستانی سۆرانیش ڕێنمایی بە هاوڵاتیان و گەشتیاران دەدات کە لەو ناوچەیەدا زۆر شوێنی مەترسیدار هەیە و تابلۆی ئەوانی لێیە، بۆیە پێویستە بۆ مەلەکردن لەو شوێنە نزیک نەبنەوە. بۆیە داواکاریندەیان کەوا ئەگەر هاتوو ئاستی مەلەوانیان وەکو پێویست نەبوو بە پەنانە بن بەمەستی ئەنجامدانی مەلەوانی و هەروەها داوایان لێکەین پابندی ئەو ڕێنماییانە بن کە بە شێوەی تابلۆ لە نزیک ئەو ڕووبارانە کە دامان ناون کە مەترسین دەبۆ خنکان یاخود با بڵێن مەترسیدارن و هەروەها داوا لە دایکان و باوکانی خۆشەویستەکەن کە کاتێک ڕوو لە ڕووبارەکان یاخود لە سەرچاوە ئاویەکانەکەن مەوەستی گەشت چاودێری ورد لەسەر مناڵەکانیان دابنن، چونکە لە ساڵانی ڕابردوو ڕووداوی خنکانی مناڵانیش لە ڕووبار و سەرچاوە ئاویەکان بەداخەوە دیارە تۆمار کرابوو. بەهۆی ناشارەزایی هاوڵاتیان ساڵانە چەندین هاوڵاتی لە ڕووبارەکانی دەڤەری سۆران دەبنە قوربانی و لە هاوینی ئەم ساڵیش 4 هاوڵاتی لە ڕووبارەکانی دەڤەرەکە خنکاون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.